ورحمة الله وبركاته. فيديو ئەم جارەمان ئەوەیە کە یاریەکان ئین نەبێ یاریەکان ئاوایە و دەبێ بیزارێت کەپتەت یەک بوەسێت و زۆری دەبێ با دەست پێ بکەین. باوانە لا دەبێتە لێمان تێک نەچێت چکە زۆرێەوە فەرق بکە دەسە دڕێنێ و پێمان ناخۆشە فەرق بکەمانە ناکەین ئەوانی کۆنەکان ناکەین ئەم پازانە دەکەین زۆر پازە دەکەین ئەمانە جا دەم ڤیدیۆیە ئاوایە و پێم خۆشە سوودی لێ ببینن و هەروەها پێم خۆشە سوودی لێ ببینن زۆر خۆشە بەس فەرق دەکە فەرق ئەو فەرتەی ناخۆشە بێ فەرق نەکە فەرق بکات تەواو سەرێرە ئەبێ هەلێک هێواشەوە فەرقی گاز دەبێنە ئاز لێرە ناهێنینەوە فەرقی کرد ناهێنینەوە ئەبێ تا دەبی بێن 1 2 3 4 5 هەتا 10 5 سری بۆ بێنین دەیبینەوە ڤیدیۆکەشمان تەواو نابێت فەرق دەکە فەرق دەکە تا 5 دەکەین ئەو 1 2 3 مان کردووە 3 مە 4 مە 4 5 بەس هێوار دەکەین دەسە خۆت ئەوی پەلە بکاتە دووەڕێ ئەم پەلەش ناکەمە ڕاخەری تا دووەڕێن سفێرەکەە سەختە فەرق دەکە کا چی یەکەی تاکە ئەمەش نابێ ماروتمان نابێ بەری لەبەر کردی ئەم ڤیدیۆی ئاوایە هیوادارم پێتان خۆش بێ 1 2 3 زۆر تێگەچێ 3 ئەمە 3 جارێ مار 3 هەر 3 ئەم 3 چیم لێەکە 4 بیکەمە 5 بەس 5 ئەمە 1 2 3 4 ئەو یاریەکەمان تەواوکەی و پێم خۆشە سوودی لێ ببینم لەخوا میهرەبان داواکارم باشن تەندروست بن لە ڤیدیۆی دیکە خواتان لەگەڵ